لە کاتێکدا هەمووان چاوەڕوان بوون بڕیارەکەی دادگای پێداچوونەوەی هەولێر بۆ ڕاستکردنەوەی بڕیارەکەی پێشووی هەمان دادگا لەسەر سزادانی چالاکوان و ڕۆژنامەنووسانی بادینان ڕێڕەوی یاسایی خۆی وەربگرێت، بەڵام دوجار سزاکە سەپێنرا. بڕیارەکەی دادگا لە ناوخۆ و دەرەوە کاردانەوەی لێکەوتۆتەوە. کۆنسۆڵخانە و نێردە دیپلۆماسیەکان ڕای دەگەێنن بە بڕیارەکە تووشی شۆک بوون، بەتایبەت کە دادگا سەردانی کۆنسۆڵخانەکان و بوونی پەیوەندی لەگەڵ ڕێکخراو نێودەوڵەتیەکانی وەکو تاوان هەژمار کردووە. بە بڕای چاودێران بڕیارەکەی دادگای پێداچوونەوە کاریگەری خراپی لەسەر پەیوەندە دیپلۆماسیەکانی نێوان هەرێم و وڵاتان دەبێت و پێگەی سیاسی کوردستان بچووکتر دەبێتەوە. حکومەتی هەرێمی کوردستانی لەم کاتەیە بە تایبەتی پێویستی زۆری بە پشتیوانی کۆمەڵگەی نێودەوڵەتی هەیە، بۆ چکە خوا نەخواستە لە ئەگەری ڕوودانی هەر کارەساتێک و هەر پێشاتێکی نەخوازراودا ئەم پێویستیان بە پشتیوانی و پشتگیری وڵاتانی ڕۆژئاوا بە گشتی هەیە. بۆیە ئەمە بێتە بەڕاستی بێتە خاڵێکی نیگەرانی وڵاتانی ڕۆژئاوا کە لە کاتە هەستیارەکانی یاخود پشتگیری و لە حکومەتی هەرێمی کوردستان نەکەن، یاخود لە هەندێک کاتە هەڵوێستی ئیجابیان بەرامبەر حکومەتی هەرێمی کوردستان نەبێت. بۆیە بەڕاستی ضرورە کە ئەم بڕیارە ڕاستکرێتەوە، هەرچەند یاسا بڕیاری داوە، بەڵام بەڕێکاری ئەوەی کە بۆ منبات لە سەرۆکایەتی هەرێمی کوردستانەکە کە دەسەڵاتی خۆی بەکاربێنێ و یاخود لە پەرلەمانی کوردستانەوە کە لێبوردنێکی گشتی یاخود تایبەت بەبێ دەسەڵاتەکانی خۆی بۆ ئەم گیراوانە و بۆ تێکرا گیراوەکانی کە بەڕاستی کە بە ناسایی لە زیندانەکانی حکومەتی هەرێمی کوردستان هەن ئازادیان کەن و ئەم بڕیارە خراپەی دادگا بە جۆرە لە جۆرەکان ڕاستکرێتەوە. پەسەندکردنی سزای چالاکان نیگەرانی ناوخۆیی و دەرەکی لێکەوتۆتەوە، گەرچی پێشتر ڕۆژنامەنووسان و ڕووناکبیران و کەساتیەکان کردبوونەوەی ناڕەزاییان دژی دەستگیرکردنی ئەو چالاکوانانە دەربڕی و داوای ئازادکردنی ئەو چەند کەسە کرا، بەڵام دوجار دادگا بەبێ گوێدانە ڕای گشتی و نێودەوڵەتی ئەو بڕیارەیدا کە پێشتر بە زۆرینەی دەنگی دادوەرانی پارتی بەسەر تۆمەتباراندا سەپێنرا بوو. ئەوەی کە دەسەڵاتی هەیە لە هەرێمی کوردستانە پارتی بە پلەی یەکەم و یەکێتی و دواتریش ئەو حیزبانی کە ئێستا دەستباریان بۆ گرتوون لە حکوومەتە، بە بڕای من سومعی ئەم دەسەڵاتە زۆر ناشرینترەکە، زۆر لەکەدارترەکە و وەکو چۆن ڕفراندۆم تەسیری هەبوو لەسەر علاقاتی دیپلۆماسی هەرێم و دنیای دەرەوە، بە دڵنیایی ئەمەش تەسیراتی خۆی بەجێ هێڵێ. بەڕای بەشێک لە چاودێرانی سیاسی هەرێم بێباکە لە تێکچوونی سیاسەتەکانی لەگەڵ وڵاتان، لە کاتێکدا لە هەموو کات زیاتر ئێستا کورد پێویستی بە پشتگیری پشتیوانی دەرەکیە، تۆمەتبارکردنی وڵاتان و کۆنسۆڵخانەکانیان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان زیانێکی گەورەیە کە بەهۆی سەرکێشی لە سزادانی چالاکانی بادیناندا بەسەر هەرێمی کوردستاندا دەهێنرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.